يا عيسى يا بني المقدس بخوت يا من المقدس يا عيسى يا عيسى برجو يا عيسى مسيح تۆرە ئەدونیا کامەیە؟ لە تۆی پرسی ئادونیا کامەیە؟ شۆڵۆری دیت ئارام بە کەوایە ئەدونیای مبەلێغ ئەتۆی ماقوڵانە لەگەڵی بجوڵێنەوە خەزنەیەکی زۆر پڕبایخە بێگومان لەبەر ئەم کارە خەڵاتێکی باشمان پێدەدەن وەرن بیبەن بڕۆنەی بڕۆ وشار بکەس دەرنەچێ ئیدی نیازێکمان بە تۆ نییە بڕۆ هون بە بیان هێنن ڕۆنە پێش ئەی زوبان ئەو ترساوە دەزانم ئەشکەنجەی زۆر کراوی ئەگەنا هیچ قسەیەکت نەدەکرد خدای گەورە بتبەخشی ئەمنیش ببەخشیە کە ئەتۆم تووشی ئازار کرد بڕۆن قامەوەسن خەیانەت وەرە دەکەوین وەرەکەون برۆ ڕۆ پێش برۆ قامەوەسە برۆ ڕۆ پێش دووکەن